سڵاوتان لێبێت. خەڵک بەو جەژنی قوربانە خەریکی قوربانی و خێرکردن و سەربڕینی ئاژەڵەکانە، بەڵام نازانن بەشێکی خێرەکەیان دەڕوات و هاوڵاتیانی دیکە ئازیەتە دەن. ئەویش بە فڕێدانی پاشماوەی ئاژەڵە سەربڕاوەکان لە سەر ڕێگەکانی هاتوچۆدا. ئەمڕۆ پەیامنێری 964 چوو بۆ سەر ڕێگای هەولێر بۆ گوێر لە نزیک ئەلوە. وێنەی ئەو دیمەنانەی گرتووە کە چۆن پاشماوەی ئاژەڵی قوربانی و پیسایی لە ڕێگاکاندا بەملاو بەولاودا فڕێدراون کە دیمەنێکی ناشیرنی هەیە و لە هەمان کاتدا بۆنێکی ناخۆش لەو شوێنانە بڵاو ئەکاتەوە و مەترسیشە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان. قەسابێک لەوێ بۆ 964 قسەی کردووە، دەڵێت ئەو شوێنەی دیاری کراوە بۆ ئۆتۆمبیل زەحمەتە، بۆ یەکەم کەس پاشماوەکان دەبەنە شوێنەکە. 964 لەگەڵ شارەوانی 6 قسەی کرد کە سنووری ئەوانە وتیان گۆڕەپانێکی گەورە و حاویەی تایبەتیان بۆ کۆکردنەوەی پاشماوەی ئاژەڵی قوربانی داناوە، بەڵام هاوڵاتیان پابەند نابن و هەر لە نزیک ڕێگە سەرەکیەکە پاشماوەکان فڕێ ئەدەن. ئەوانیش ناچارن دواتر پاشماوەکان کۆبکەنەوە. لەگەڵ ئەوەی قەدەغە بوو ئاژەڵ بۆ قوربانی لە ماڵەکاندا سەر ببڕێن بۆ ئەوەی هاوڵاتیان لە تای خوێنبەربوون پارێزراو بن، بەڵام بەشێکی هاوڵاتیان پابند نەبوون. ئەمە چۆن کەشە بوو؟ سەرەتا لە ماوەی 2 ڕۆژی جەژنی قورباندا زیاتر لە 123 کەس بەو چەقۆیانە خۆیان بریندار کردووە کە بۆ سەربڕینی ئاژەڵ و پارچەکردنی گۆشتەکانیان بەکاریان هێناوە کە پێ ئەچێت بەشێکی هی ئەوانە بێت کە لە ماڵەوە قوربانیان کردووە. ئەمڕۆ یەکشەممە 8 2025 نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێر ڕایگەیاند لە ماوەی 2 ڕۆژی پشووی جەژنی قورباندا بەهۆی قوربانیکردنەوە زیاتر لە 123 حاڵەت دەست و پەنجەبڕین و برینداربوون تۆمار کراوە. نەخۆشخانەی ڕۆژئاوای هەولێر هاواری لێ هەڵساوە دەڵێت داواکارین کە برایانی قەساب و هاوڵاتیانی خۆمان زۆر وریابن لە کاتی بەکارهێنانی چەقۆ و ئامێرە تیژەکان لە هەموو کاتێک، بە تایبەتیش لە کاتی قوربانیکردندا. ئەو ئامارە بۆ ئەو بریندارانەیە کە بە مەبەستی چارەسەرکردن سەردانی نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێریان کردووە. خوا دەزانێت چەندین حاڵەتی دیکەی برینداربوونیش هەبووە، بەڵام نەچوونەتە نەخۆشخانەکە. بەم جەژنە خەڵک زیاتر لە ماڵەوێ و لە پشودان، بەڵام ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە هەردواییان نایەت. ئەوە تا ئەمڕۆ لێکێ لە شوقەکانی نیشتەجێبوون لە شاری سلێمانی ئاگر کەوتەوە و تیمەکانی بەرگری شارستانیش توانیان کۆنتڕۆلی بکەن. باش بوو هیچ زیانێکی گیانی بەدواوە نەهات. تیمی 964 گەیشتە شوێنی ئاگرەکە کە شوقەیەک بوو لە نزیک باڵەخانەی پارێزگای سلێمانی. لەوێ وتەبێژی بەرگری شارستانی ئەو شارە ئارام عەلی ڕایگەیاند تیمەکانیان بە کەمترین کات ئاگرەکەیان کۆنتڕۆل کردووە و هیچ زیانێکی گیانی نەبووە، تەنیا زیانی مادی هەبووە. هەروەهاوتی چەند هاوڵاتیەک لە شوقەکەدا بوون ڕزگار کران. بەپێی زانیاریەکانی 964 چەند کارمەندێکی بەرگری شارستانی لە کاتی کوشاندنەوەی ئاگرەکە تووشی تەنگە نەفەسی بوون، بەڵام دواتر سەلامەت بوون و وەزعیان جێمەترسی نەبووە. لە ئاکرێ چێشتخانەیەکی خێرخوازی هەیە، هەر کەس برسی بوو دەتوانێت لە کاتی ژەمەکان بچێتە ئەوێ و نان بخوا و پارەش نەدات. چێشتخانەکە لە ناو تەچێی عەبدولعەزیزی گەیلانیە، ڕۆژانە سێژەم خواردن ئامادە ئەکات و هەر کەسێک بیەوێت دەتوانێت بچێت لەوێ نان بخوات. دەروێشێک دەڵێت خواردنی تەچێت تەبەڕووکە و هاندانە بۆ کاری باشە و خێر. سەید ئیسماعیل بەرزنجی دەروێشی تەچێکەیە بۆ 964 دەڵێت زیاتر لە 100 ساڵە لەو تەچێ خواردن ئامادە ئەکرێت. جگە لە مورید و دەروێشەکان هەر کەسێک بیەوێت دەتوانێت بێت لێرە نان بخوات. جیاوازی ناکرێت لە نێوان ئاین و کەسەکان. دەروێشەکە دەشڵێت خەڵک هەیە پێویستی بەم خواردنە نییە و لە ڕووی مادیشەوە وەزعی باشە، بەڵام دەڵێ وەکو شیفا خواردنەکە دەخوات و باوەڕیان پێی هەیە و پێیان وایە بەو خواردنە لە دەرد و نەخۆشی شیفایان دەبێت. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.